ئەو نیشتیمانیانی بەڕێزی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە لێکۆڵینەوەیەکی ورتمان کرد لەسەر دابەشکردنی نەوتی سپی، گرانبوونی گازوایل کە بەهۆیەوە بەشێکی وەکاری گرانبوونی مۆلیدە و کێشەی بەنزین لەگەڵ غاز بە تایبەتی لە پارێزگای سلێمانیە و ئەمەوێت لێرە نەتیجەکانی بخەبە ڕوو بۆ ئێوەی بەڕێز و ڕێگەچارەی چارەسەری هەموو گرفتەکان. سەبارەت بە نەوتی سپی تاوەکو ئێستا نزیکەی 69 ملیۆن لتر دابەش کراوە کە بۆ خواستی هەر ماڵێک بەرمیلێک وەرگێت نزیکەی 259 ملیۆن لتر پێویستە، واتە لە 175 خەڵکی کوردستان تا ئێستا نەوتی سپی وەرنەگرتووە لە کاتێکا هیچ کاتێک نایە لە مەسارتر بێ کە پلەی گەرما خوار سفر بێت. ئێمە بە نووساوی ڕسمیش داوامان کردووە پەلە بکرێت لە زووتر دابەشکردنینەوە. گرفتە سەرەکیەکە چییە؟ لە ماوەکانی هاوینا لە پێشووترا حکوومەت بیری لەوە نەکردوێتەوە نەوتی خاو بپاڵێوێ و خەزانی هەبێ و نەوتە سپیەکە هەموو کەڵەکە بووە لەم کاتە ئەگەر وا بڕوات و بەم پێوە بەردەوام بێت زستان تەواوە بێ و بەشی زۆری خەڵکی کوردستان نەوت وەرمە. سەبارەت بە بەنزین بەڕێزان، من ماوەی ساڵێکە چەندین جار یادداشتم داوە، چەندین جار باسم کردووە. لە ئێستادا جگە لەو بەنزینەی لە عێراقەوە دێت بەرهەمی ناوخۆی بەنزین کە لە پاڵاوگەی کارە پاڵێورێ 950,000 لتر بەرمیلی ڕۆژانەیە. ئەمە لە بری ئەوەی وەکوەوەی عێراق لە گەرمیانەوە بۆ زاخۆ بە عەدالەت دابەش کرێ ئەدرێ بە هەر دوو کۆمپانیا تەحەکومی پێوەکەن لە بازاڕە. یعنی ئەگەر قەرار بێ ئەم بەنزینەی حکومەتی هەرێم بێ کە یە حکومەتی هەرێمە بە دڵنیاییەوە ئەبێ بەسەر هەموو خەڵکی کوردستان دابەش کرێ. یەک ساڵە من داواکەم ئامادەنی لترێ بدەنە پارێزگای سلێمانی، هەرچەنە چۆمانی شوەری نەگرتو، عنی هەر پارێزگای سلێمانی نییە، قەزاکانی دەوروبەری دۆک دوو کۆمپانیا تەحەکومی پێوەکەن. ئێستا بچنە بازار مەیدانیان بگەڕێن. من ئەم بەیانیە لە بازاڕی سوتەمەنی هەولێر لترێک بەنزینی کار فرۆشراوە بە 825. ئەگەر ئەمە بەرهەمی ناوخۆ نییە کار بەنزینی لەکوێ بوو؟ نەوتی خاوی لەکوێ بوو؟ بێگومان ئەمەیە کە بۆم باسکردن. بە هەمان شێوەی سە بڕۆ لە بەنزیخانەکان لەش بەشێکیان نووسا 850 دینار بەنزینی کار. بۆیە ئێمە داوامان کردووە ئەوەی عێراق دێت لەگەڵ ئەمەی ناوخوا نزیکەی 2 ملیۆن لترە بێ، ئەگەر بە پێی بە عەدالەت و بەسەر سەرجەم شارەکانە دابەش کرێ نەک قۆرخ کرێ بۆ دوو کۆمپانیا کە سەن ئۆیڵ و کورد نەفتن، یعنی ئەگەر سەیرکەی دوو بەنزیخانەیان هەیە بەرامبەر یەک لەسەر ڕێی مەسیفە دوکانەی دەن، بەڵام سەدان بەنزیخانەیە لە شوێن و شارەکانی تر نییە. ئەمە بکرێت تا ڕادەیە کێشەکە حەلە بێت و سنوور بکرێتەوە لە خوارووەوە بێت لە دوێنێەوە تقریبەن کە دێ بەنزینی بێجی و دۆرە ئۆتۆماتیکی شتێکی کەم فەرقی کردووە لە بازاری بۆرسە بۆ تا 850 دینار. ئەگەر بەردەوام بێت بە دڵنیاییەوە ئەمە زیاد دەکا و ئەگەر نا قەیران دروستە بێ. منە مێ لێرا شتێتر بڵێم کە بە دوواداچوونمان لەسەر کردووە، کۆمەڵێک گۆڕەپانی بێمۆڵەت، کۆمەڵێک شوێن بەنزینێکی 690 ساختەیەکەن، واتە نە ئەوەی عێراقە نە ئەوەی کارە، نەفتایانن لەگەڵ میتانۆڵ و کۆمەڵی ماوەدی کیمیاویە تێکەڵەکەن شتێکی زۆر خراپی لێ دەرەکەی دە لە 690. هاوڵاتی وازانێ 690ەکەی عێراقەیە ئەوەی کارە ئەچێ ئەیکرێن لە نەتیجە سیارەکەتان تێکەشێ مەترسی گەورە لەسەر سیارەی خەڵک دروستە بێ. داوامان کردووە ئەمانە ئیجاعاتیان لەگەڵا بکرێت، دابخرێن لێ پێچینویان لەگەڵا بکرێت، بەڵام ئێستش بڕۆن لە چەند شوێنێکی هەولێر هەیە بە تایبەتیان دێ بەنزیخانەی موبایل و بچووک و بێمۆڵەت و ئەوانەیە بینی ئەمە شتێکی زۆر زۆررا. سەبارەت بە گازوایل، ئەمڕۆ تەنێک گازوایل بووە بە 575 دۆلار. گازوایل تا ڕادەیەکی زۆر بەرهەمی ناوخۆیە، چپاڵاوگەی لاناسە چپاڵاوگەی کارە، ئەبێ حکوومەت سنوورێ بۆ ئەمە دانێ بەوەی کە ئەمانە منتوجی ناوخۆن ڕۆژێ 600 دۆلار ڕۆژێ 675. هەموو ئەمە بووە بەهۆی گرانبوونی تا ڕادەیەک ئەمپێری مۆلیدەکان کە بارگرانی لەسەر خەڵک دروست کردووە. بە یادداشتێک داوامان کردووە زەبتی سەری گازوایل بکرێت، چکە ناڕاستە و خۆ گازوایل وەک نەوت ڕەبتی بە هاوڵاتیانەوە هەیە، چکە ئەکرێتە مۆلیدە، هەموو هاوڵاتیە بەشدارە لە مۆلیدە، ماگانە پارەی مۆلیدەیەدا بگرە ماگانە پارەی مۆلیدە هەندێک جار زیاتر لەو پارەی بە نەوتی سپیەیدا. بۆیە ئەمە گران کاریگەری زۆر کردووە. سەبارەت بە غاز منەمەوێت بە دوواداچوونێکی دەقیقتان پێ بڵێم لەو بارەوە. ئێستا بەرهەمی غاز ڕۆژانە 50 تەنکەرە، نزیکەی 1050 تەنەکە 50 تەنکەرەکە، 10 تەنکەر بۆ دووەکە ڕوا، 15 تەنکەر بۆ هەولێرە، بینی 14 بۆ 15 بۆ سلێمانیە، ناگاتە 15 دقیق، بەڵام 14 بۆ 15 بۆ سلێمانی. هەندێک جار لەو هەر سیارەیەک 1600 بتڵەگرێت، نزیکەی 1000 بتڵی تەوزیع کرد.
بۆ دهۆ هەولێر هەموو ڕۆژە 24,990 بتڵی غاز ئەبێ بگاتە هاوڵاتی. بۆ سلێمانیە بێ 24,000 بتڵ بگا، بۆ دهۆک ئەبێ 16,600 بتڵ بگا. واتە چلی بۆ هاوڵاتیە دەی بە بازرگانی ئەفرۆشرێ. کێشەکە ئەوەیە ئەم چلەی هاوڵاتی وەک خۆی ناگا. سلێمانی 24,000 بتڵ ڕۆژانە ناگاتە هاوڵاتی. بەشێکی ئەمە بە گەندەڵی، بە توجاری، بە بردن، بە شوێنی بزنس. ئەمە پێشتر لە دهۆکیشە بووە. لە دهۆک ڕێستۆرانت، هۆتێل، شوێنی گشتی لەسەر حسابی خەڵکرێ. بەڵام ئێستا ئەزمەکە لە سلێمانی دیارترێت تا هەولێر و دۆک. ناڵێن هیچ گرفتێ لە هەولێر و دۆک نییە. بەڵام ئەزمەکە لە سلێمانی دیارترە کە ئێمە قسەمان لەگەڵ لایەنی پەیوەندیدارا کردووە کە ڕێوشوێنێ بۆ ئەمە دانرێ بەداخەوە لە مەعمەلەوە لە بریکارەوە تا هەموو کۆی پرۆسەکە ئەگا هەمووی لەسەر حسابی هاوڵاتیە. من دڵیام لەمە کۆنتترۆڵی ئەم بڕە بکرێت، ئەم بڕە کۆنتترۆل بکرێت، شتێک نامێنێت لە کورسان کێشەی غازە. ئێمە پێشنیاریەترمان کردووە، من لەگەڵ بەڕێوبەری بەرهەمەنەوتەکانی سلێمانیا قسەم کردووە بەم پێشنیارە ئەگەر ئەمساڵ هەندێک ڕێوشوێنمان داناوە بۆ حەلەگەر بیگرنە بەر ئەویش یەک بەیەکی قۆناغەکانی دزینی غازی ماڵانمان دیاری کردووە چییە؟ پێویستی بە هێزێکی ئەمنیە نەک یەکێک حکومەت ڕای بسپێرەوە بڕوا لەگەڵ بریکارەکان ڕێکەوێ و بەشێکی غازەکە لادەنەوە. بۆ نمونە لە سلێمانیە هیچ مەعمەلێک نییە بە توجاری بیفرۆشێ، هەمووی ئەبێ بە حکومی بێ. ئیتر بتڵی 15,000 14,000 یعنی چی؟ یعنی دزینی حسەی هاوڵاتی. مەعمەلەکان، ڕێستۆرانتەکان، کوێکی هەمووی لە حسابی هاوڵاتیان. کێشەی گەورە ئەوەیە مەعمەلەکان خەزانیان نییە. ئەگەر لە هاوینە ئێستا قەرارێک دەرچێ هەموو مەعمەلەکان ناچار بکرێن خەزانیان نەبێ، هاوینان کەس غاز وەرناگرێ. زستانان داوای زیاترەکە ئەو حەسەی هاوین خەزن بکرێ